دەشتی پەتەکی و بۆرەبانە لە ناوچەی داوێ بەدەیان هەزار دۆنم زەوی کێڵاوە بە گەنم و جۆ لە ئێستاشدا کاتی دروێنەیە و جوتیاران دەستیان بدرەوی زەوی وزارەکانیان کردووە. دەیمە یەک و دە و دوانزەوەڕێ هەیە دەیمە یەک و چواریش ناوەڕێ ئیتر گشتی وەکێک نییە ئەوەی هەراش کراوە بەعام ئیمساڵ ئەوەی هەراش کراوە باش نییە خراپە بەس ئەوەی دوای بارانەکان کریا 55 ڕۆژ باران نەباری ئەوەی دوای بارانەکان کریا بە تەڕەکاڵی پێڵین ئەوانە باشە بەس ئەوەی وا هەراش کرانەوەلا زۆر فاخر نییە بەس ئێمە دەرترمان زۆرە خەڵکی خوتەی نەبێ وەری ناگرن گەنمەکەلی واوەری ناگرن دەڕاستەی شەگەر 56,000 لە خەڵک بسێنێ زۆر گرانەشێ لەسەری ئەگە حکومەت دەرێم کوردستان هەوڵ بووە سارێکی مناسب بۆ دەڕاستەکان دابنێ و گازیان بۆ دابین بکە ئێمە باشترە. خاوەندە ڕاستەکان ئاشکرای دەکەن ئەگەر حکوومەت هاوکاریان بێت لە دابینکردنی گاز نرخی کاتژمێری دروێنە کەم دەکەنەوە. ئەمە حکومەت هیچ هاوکاریەکی ئێمەی نەکردووە تا ئێستا بتوانێت گازمان پێ بدات و ئێمەش لە توانامانە بوێت بتوانین یارمەتی فەلاحەکان بدەین لەبەر ئەوەی گازەکە لەسەر ئێمە گران بکەوێ ئێمەش ناتوانین یارمەتی فەلاح بدەین لەبەرەوە هەر گازەکە نییە پارەی ئەو غەرازانی کە لە دەرەوە دێت ئیسا هەموو ئامێرەکان پێشکەوتووە بۆ نمونە عەشای ئەو دەڕاستە تازانە پێی دەڵێن نیهۆڵند پێشکەوتووە لە دەرەوە بۆمان دێت سعرەکانی هەمووی بە دۆلارە و گرانەکەوێت لەسەر ئێمە حکومەت بتوانێت یارمەتی ئێمە بدا یان یارمەتی فەلاحەکان بدا ئێمەش دەتوانین سعرەکان بە شێوەیەک دابنین بتوانین هاوکاری یەکتر بین لەگەڵ فەلاحەکانە. والله سعر بە قسە ئەڵێن 50,000 بەڵام 50,000 هیچ سعرێک هیچ دەرناکات لە ڕاستیە بۆ ساحێوی دەڕاستە هیچ ئیسفادەیەکی نییە لەبەرۆ سایەقە گازە عەشیا و غەرازی. ناوچەی داوێ لە سنووری ناحینە و جوول سەر بە قەزای خورمات و زیاتر لە 55 گوند پێک دێت بەشێک لە گوندەکان لە ئێستادا لەژێر دەسەڵاتی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستاندایە و بەشەکەی دیکەشی کەوتووەتە ژێر هەژمونی حکوومەتی ناوەندی لە ئێستاشدا جوتیاران سەرقاڵی دروێنەی زەوی وزارەکانیان کە ماندووبوونی ساڵێکیان دەچننەوە. کاروان حەبیب کورد سات نیوز ناوچەی داوێ.